صلاة ولا هلمت منطق صلاة ولا إيمان خان هاي شكا رسم دامني صافي ساورا كني شكا بكامي روا قوراني مالي روا هاي شكا بكامي روا قوراني مالي روا نازاني شني جواني مانجي بأسي روا هاي نازاني شند جواني مانجي بأسي روا شكا بو هين جواني عليت بيه بقرباني شكا بو هين جواني هندات بيه بقرباني زانيار كردي ليدا داو امبراتور اسبكاني لقو داك السورما بريز خانداني لخصمت يادا همو تابجم لجياني نلاي كيوان محروميم سيانا قوم بقرعاني كيواني جوك برامو تابجم لجياني لقو سورة محروميم مام سورة جبراماني لخصمتي داهمو تابجم لجياني لخصمتي داهمو تابجم لجياني قولي كاكا حبيبي ياركم ضل السورة لبرست بدزلي أمنيش ضلين برسكم بخوانا ما وحلي هاي بقرباني بالاد بيه وكو زاقو مندلي ما مزانيا الليدة دو سورج درا لقلي هاي هركس يبي وفايا تاسر مبا لقلي هركيش يبي وفا بيه زور كم ترى عملي هندات كوسرتي ليري هندات كوسرتي ليري دك دجمنة بشلي لقل ماما حليمة حلي لبن دي حلي ماما الرباط هاي قريانم وحالم دي لا أسار وخمايا دردك من بيشي خوا خوشيم لشودايا هاي يادقاري زوانا كانم شابوشي لكرايا ضلم بقرباني بم هرنايا ونايا ونايا هاي ويلا بر إيمان بمرم هرنايا ونايا ونايا ويلا بر إيمان بمرم هرنايا ونايا نايا قرد صاني كيواني لبوا ولدرايا هاي ماما الصورة جو بقرا واو بند مرضايا وابزانم همداد وخود وابزانم همداد وخود بو كلي سينا معايا هاي وابزانم امداد وخود لو استيرينا معايا وابزانم امداد وخود لو شتي زوانا معايا هاي لخصمت كرس كيام بوي دلم نو دنيايا لخصمتي داهمو هتا دنيا دنيايا زانيار كردي ليدا داو طنجي دلي كبرايا دلي كيوان محروميم شربي دلي شوخايا لا يمداد كسرتي ما شقي شاباش دنايا يمداد لخصمت دم هتا دنيا دنيايا لقل ما مسور دم سوين خوان بو خدايا سورة للاي من برزا بقص يا خوايا مام سورة للاي مرزو بقص يا خوايا اجي مالكا هاي ياركم ضل السورة تاوي لمن برونا
بڕۆنە لەو چاوانەی کەوتون لە بن برۆنە هەی ئەمنیش دەڵێم تەماوم دەردت لە ماڵم لۆنا سوورە بۆ تۆ کەوتووە دەڵێ شڕە داستۆنە ئەی دڵژیانم بەبێ تۆ مەلێکی ڕەنجە ڕۆنە ئەوانەی بڵێن جوان نینە زۆر نەزان و فەعەنە ئەوانەی کە عاشقن لەشین عاشق بە تۆنە لەگەڵ مامە عەلیدا وا دەیڵێنە لەو تۆنە جێر لە من بێ کاکیمدات زانە ئەو وشتە چۆنە پێویستم بە هیچ وانە دڵم دڵی ساڵۆنە ڕێواسکە بێ ها چاوەکانات دەقسە و وتیانە گەر دەرمانکەی چاوە وەشقە پاکەت ئەبێ فرمێ سگڕاکەی وا لە زۆری عەزابای بۆ جارێ جۆشن ناکەی وا لە زۆری عەزابای بۆ جارێ جۆشن ناکەی عەلی ئەوی تۆی ناوێ بۆچی وا لە خۆتەکەی ئای منش وتم جۆ بگرە گەرزایە تۆ جۆشلکەی بڕۆ لە دەرگای دڵدە و مەیدە لە پانشەرەکەی ئای ئەگەر دەرگای کردەوە تۆزێک سێری حاڵیکەی ببینی حاڵی شۆنە سوێن بەخوا بڕواناکەی ئای دڵی ژاتە جواب بوتی ئەتۆش سێر حاڵ عەلیکەی دڵی ژاتە جواب بوتی تۆسێک سێر حاڵ عەلیکەی وتی ئەی بۆ جارێک تۆ نەچووی داوای بکەی وتی بۆچی بۆ جارێک تۆ نەچووی داوای بکەی من چەند جار چوومە داوای بابی لەگەڵ برایەکەی بابی دەیگوت دەدەمێ تا چێتی شدوانەکەی یارم وتی من ڕازیم جادا کە دەمهارەکەی وتی کچم نایەڵم شوو بە هونەرمەندێ بکەی خەتای عەلی نییە و دوایە بە خەتای نەکەی خەتای عەلی نییە و دوایە بە خەتای نەکەی لە لای کەیوان مەحرومیم دەسانم کوڕەشی سادەی لە خزمەتیدا هەمە و ئادەی بدبینم مادەی لە لای مامە سوورەمە لە لای مامە سوورەمە گەر بەندێکی حەوادەی بەندێک بەسەریم دادا گەر بەندەشی حەوادەیە ئەی یارەکەم لێم تۆراوە و نابینم ئەو جوانیە بۆیە فرمێسکی چاوم هەڵمەد وەڵڵە دڵی کانیە هەیەم دوور کەوتنەوەی تۆ گوڵەکەمە ڕەوانیە خۆ دڵم پڕ لە زامە بەبێ تۆ دەوانیە وەرە لە لام دانیشە بۆ چەند سرکەوسانیە هەی با گفت و گۆیێ بکەین بە فکرە ئینسانیە با پێکەوە دانیشین خۆم و خۆل لە ژوانیە دەستوری پێم داوە دەستوری کەیوانیە ئەو خاتوونەی لێ نەبێ بۆ خات و ئیمانیە هەی لە تریسکە خان جوانە بەخوا هەرچی جوانیە بە قوربانی تریسکە بێت چیکچی ئێرە و سلەیمانیە بۆ مامە عەلیشا خەت ناڵێم ڕەوانیە بۆ ئیمداد بێلانەی هەموو بەخۆشیویە لە مامە ئیمداد جوانە چی مەردی و زەوانیە ئەی عەلی وازی لێ بێنە کاکیمداد ئاوانیە ڕێباسییان دەناسم بۆ ڕێباسییانی ئەو ڕێباسەی دەیبین خۆی کڕیاری جوانیە هەیە ڕێبازەی دەیبین خۆی کڕیاری جوانیە جێی لێ نیە لەبەر جوانەکێ لێرە بستەڕانیە هەی چۆ بگرە مامە سوورە لێت دەکەمە وسڵە ئاو ڕێبازەی بینی لە بەرامبەر دووەستاوە
ئەی ڕێباز گۆشتی پێ ناخورێ ڕێباز گۆشتی پێ ناخورێ گۆشتی داوە دەلاوە ڕێباز گۆشتی پێ ناخورێ و گۆشتی داوە دەلاوە هەی لای کەیوانە مەحرومیم دەزانم چەندە پیاوە لای کەیوانە مەحرومیم ئەزانم چەندێ پیاوە لە خزمەت ئیمان خانم هەتا ڕوحم تیاماوە لە خزمەت ئاڤێستامە لێی دەکەمە و سڵاوە لە خزمەت ئاڤێستامە و لێی دەکەمە و سڵاوە جۆب دێ ڕێباسیان لێت دەکەمە و سڵاوە وەگیم دادت پێ ناکرێ هەتا حەیاتت ماوە لای سوورە مەحرومیم دەزانم ژەن بەناوە لەلای سوورە مەحرومیم دەزانم ژەن بەناوە لە خزمەتیدا هەموو هەتاکە و ڕوحم ماوە بۆ کەیوان مەحرومی لێی دەکەمە و سڵاوە لە بۆ کەیوان مەحرومی و زانیار پەنجە خوڵقاوە ئەی دەڵێن زۆر بێوەفایە بێوەفایە زەمانە زەمانان بێوەفانە بە تایبەت بەڕی جوانە هەی ئەوانەی لە دنیادا ئەگەر زۆر زیر و زانن یاوانەی دڵپڕنە لەبەر عەشق بێتوانە هەی هەیە لە تاو یارەکەی حەزی لێ ژیندانە حەزەکە بمرێ و بڕوە ڕووبکاتە گۆڕستانە هەی بەسۆتە چیز غارە دەسووتێ سەد پاوانن ئیدی خۆخە سار مەکەن ئێوە بەدواوەی جوانن هەی خۆ ڕاستە ژوانیە خۆشە جوان و برۆکەوانان خۆشە لەگەڵیان زوودبی پاشی دوازدەی شەوانە هەی بۆیم دادی کۆسرەتی دێڵێم بە بەند بەندانن کەیوان مەحرومم لایە بۆم دەبی بە سەیوانن بە قوربانی ڕێباز بێ سەد جوان لەبەر حەیوانن هەی لە دەوری ڕێباز گەڕێ هەزار ستیان کەتانان ئەستەغفر الله من ڕێباز دەناسم چۆن دەگەڕێ شەوان ڕێباز دوو ئیشی هەیە بزان هەموو ئەهلی جەوانان ئیشێکی دەوامکردنە و ئیشەکەی دیشی گەڕانە بە دوای جوانان بگەڕێ سێرکی وە بکە ئای بژی ڕێباز گۆشتخۆر نییە